ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت با پێکێنانی فراکسیۆنی هاوپەیمانی کوردستانی لە بەغدا باشتر دەتوانرێت بەرگری لە مافەکانی خەڵکو و هەرێمی کوردستان بکرێت. لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ جەنەڕاڵ برادلی بیکر بەرپرسی نووسینگەی هاوکاری ئاسایش لە باڵوێزخانەی ئەمریکا لە عێراق مەسرور بارزانی لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردننی 12 ئایاری ڕابردووی عێراق لەوبارەوە مەسرور بارزانی ئاماژەی بە گرنگی پێکێنانی هاوپەیمانی کوردستانی لە نێوان سەرجەم لایەنەکانی کوردستاندا و ڕایگەیاند بە پێکێنانی فراکسیۆنی هاوپەیمانی کوردستان باشتر دەتوانرێت بەرگری لە مافەکانی خەڵکو و هەرێمی کوردستان بکرێت. لەبارەی یاسای ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرامبەر ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی بەوەدا کە هەرێمی کوردستان لاری نییە لە ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان بەدەست و نیگەرانی خۆشی بەرامبەر ڕەتکردنەوەی دەنگەکانی تایبەت لە هەرێمی کوردستان نیشاندا و ڕایگەیاند ئەمە هەوڵێکی سیاسیە دژ بە هەرێمی کوردستان. لە تەوەرێکی دیکەدا گفتوگۆ لەبارەی بەرنامەی چاکسازی و ڕێکخستنەوەی وەزارەتی کاروباری پێشمەرگە کراو لە لای خۆیەوە ژەنڕاڵ بیکەر ڕایگەیاند نووسینگەی هاوکاری ئاسایش لە چوارچێوەی استراتیژی ئاسایشی هەرێمی و سەرپەرشتیکردنی بەرنامەکانیدا لە پشتیوانیکردنی و ڕاچاوکردنی بەشی عادیلانەی هاوکاریەکان بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوام دەبێت.